فێمەنیزم چییە؟ ڕەنگەواتەی فێمەنیزم بۆ زۆر کەس لە جیهاندا نەرێنی بەرگوێ بکەوێت. ئەمەش بەهۆی ئاڵۆزی هەڵوێستی ئەو بزوتنەوەیە و ڕێبازە فێمەنیستیانەوەیە کە تا ئێستا بوونیان هەبووە. ئەمە وای کردووە تێگەیشتن لە چەمکی فێمەنیزم کەمێک تێکەڵکردن و ئاڵۆزی تێدا بێت. سەرهەڵدانی بیری فێمەنیستی بۆ سەردەمی ڕێنیسانس دەگەڕێتەوە کە بۆ یەکەم جار لەو سەردەمەدا داوا کرا کچانی شان بەشانی کوڕان بخوێن و ئەو مافەیان پێ بدرێت. وشەی فێمەنیزم ئاماژەیە بۆ ناوی هەندێک ڕەوت و بزوتنەوەی ژنانە کە کاریان داکۆکیە لە مافەکانی ژنان لە جیهاندا. دروشمی ڕوونی فێمەنیزم ئەوەیە کە دەڵێت ژنان بەهۆی ڕەگەزیانەوە ژێر دەستەکراون و دەبێت ڕزگار بکرێن. فێمەنیستەکان پێیان وایە جیاوازی گەورە و ترسناک لە نێوان ژنان و پیاواندا هەیە. پیا و سالاری بە چەندین فۆرمی جیاواز درێژ بۆتەوە و کۆتایی پێ نەهاتووە. سەرهەڵدانی ئەم بیرە زانستەکان و ئاینەکانی خستەژێر پرسیارەوە بەوەی کە لە خزمەتی پیاودان و پیاوانە نووسراون و پیاوانە بیر دەکەنەوە. فێمەنیزم بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەیەوێت گۆڕانکاری لە سیستەمی کۆمەڵایەتی و ئابووری زۆربەی لایەنە فەرەنگی و سیاسیەکانی جیهاندا بکات. بەو ئامانجەی ئەم سیستەمانە هۆکارگەلی سەرەکی ئەم جۆرەن لە نابەرابەری بەرامبەر ژنان، واتە وتاری ڕوونی ئەم ڕێبازە یەکسانکردنەوەی دۆخ و مافی ژنە بەرامبەر بە پیا و لە جیهاندا. بەڵام ئەوەی وای کردووە لەم بزوتنەوانە لای زۆرێک نەرێنی دەربکەون زیادە ڕەویەکانی هەندێک لە بزوتنەوە فێمەنیستیەکانە کە لە دروشمەکانیاندا دەگەنە ئاستێک دەڵێن ژنان زۆر بەهێزترن لە پیاوان. بەڵام خودی فێمەنیستەکان لەم بارەیەوە دەڵێن بیری دۆگما و چەق بەستووی پیا و سالاریە وا دەکات قبولکردنی بزوتنەوەیەک بۆ داکۆکی لە مافەکانی ژنان قورس بێت. ئێستا ڕەنگە کەسێک بپرسێت ئایا ڕێباز و بزوتنەوەی فێمەنیستیەکان هیچ کاریگەریەکیان هەبووە لەسەر دۆخی ژنان؟ وەڵامەکە بۆ کۆمەڵگەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا جیاوازە. لەناو کۆمەڵگەی ڕۆژ ئاوادا بزوتنەوەکانی فێمەنیزم کاریگەریەکی گەورەیان دروست کرد، بە تایبەتی لە بەدەستێنانی مافەکانی دەنگدان و کرێی کار و هاوتاکردن لەگەڵ پیاودا. هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیشەوە مافی جیابوونەوە لە هاوسەر و بەخێوکردنی منداڵ و لەباربردنی منداڵ و دڵنیایی تەندروستی و سکپڕیان بەدەستێنە. لە ڕووی یاساییشەوە سزادانی ئەم کەسانە بەبێ ویستی ژن دەستدرێژی بکرێتە سەری و بابەتی زۆرەملەی سێکسی کرایە یاسا و تند و تیژی ناوخێزان قەدەغە کرا. بەڵام لە بەشێکی زۆری کۆمەڵگا ڕۆژهەڵاتیەکاندا ئەم کاریگەریە زۆر کەمە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەر چۆنیەتی گەشەی کۆمەڵایەتی و ئاینی و نەریتە باوەکان کە قورستر دەتوانرێت تێبپەڕێنرێن. سەرهەڵدانی ئەم بیرە لە سەرەتا تاکو ئێستا سێ قۆناغی بەخۆیەوە دیوە. قۆناغی یەکەم لە ساڵەکانی 1850 تا 1960 زاینی کە ناسراوە بە مێژووی سەرهەڵدانی لیبرالیزم، کۆمۆنیزم و سۆسیال فێمەنیستیەکان. قۆناغی دووەم لە ساڵەکانی 1960 تا 1990 زاینی کە لەوێدا بیرۆکەی ڕادیکاڵ فێمەنیستیەکان سەری هەڵدا. قۆناغی سێەم لە ساڵەکانی 1990 زاینی و هەتا ئێستاشی لەگەڵدایە کە دەکاتە قۆناغی سەرهەڵدانی پۆست مۆدێرنیستی فێمەنیستی. ئەی تۆ پێم بڵێ تۆ چی لەسەر فێمەنیزم دەزانیت؟